ڕێبوارتەها پارێزگاری کەرکووک پێشوازی لە بینوە کۆمبۆریۆ باڵێزی فەڕەنسا لە عێراق کرد و دواتریش پێکەوە سەردانی قەڵای کەرکووکیان کرد و بە گرنگی و باسییان لا نۆژەنکردنەوەی قەڵا کرد کە لە ئێستادا بەشێکی زۆری داڕوخاوە. لەو بارەوە ڕێبوارتەها پارێزگاری کەرکووک ڕایگەیاند حکوومەتی خۆجێی کەرکووک بە گرنگیەوە کار بۆ نۆژەنکردنەوەی قەڵای کەرکووک دەکات. ئەمڕۆ ئێمە دڵخۆش بووین بە سەردانیکردنی سەفارەتی فەڕەنسی و جەنابی سەفیر و وەفدەکەی بۆ کەرکووک و بۆ حکوومەتی کەرکووک. ئەمە دووەمین جارە لە ماوەی 1 ساڵ سەفارەتی فەڕەنسی بێنە کەرکووک و گرنگیەکی تەواویان بە کەرکووک هەیە. باس لە زۆر مەلەفکرا لەگەڵ جەنابیان و جێی دڵخۆشیە کە تەقریرەکان و راپۆرتەکانی لەسەر کەرکووک هەمووی بە ئیجابی گەیشتوتە سەفارەتی فەڕەنسی کە لە ماوەی 1 ساڵی حکومڕانی کەرکووکە خۆیان لە دانیشتەکانمان باسییان کرد و سوپاسیانەکەین، سوپاسی بەسەرکردنەوەکەیانەکەین کە یەکێکن لەو سەفارەتانی کە دێنە کەرکووک و چاویان بە حکوومەت و بۆ مەلەفانی کە گرنگە قسەی لەسەر بکرێت لەگەڵ ئێمە قسەیان تێدا کردووە. بۆی زۆر دەقیق و زۆر سەریح بم مەسەلەی نوێژەنکردنەوەی قەڵا لە پرۆژەکانی حکوومەتی خۆجێی کەرکووکەوە ئەم مەلەفە ئەمڕۆکە لە وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی فیدراڵە تەحدیدی مەبلەغ و پارەکەش کراوە، هەموو کشوفات و کەشفەکانشی ئامادەیە، بەڵام وەزارەتی ڕۆشنبیری معنیە بۆی کۆمپانیایەکی ئەجنەبی باش کە بتوانێت قەڵای کەرکووک نوێژەن بکاتەوە. چەند کۆمپانیایەک تەقدیمیان کردووە لە وڵاتە ئەوروپیەکان، بەڵام تاکو ئێساکە نەبووتە جێی ڕەزامەندی وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی ئیتیحادی. ئومێدەوارم ئەم حکوومەتەی ئێستا یەکێک بێ لەو مەلەفانە ئێمە وەکو ئیدارەی کەرکووک مسڕین لەسەر ئەوەی کە دەمانوێت قەڵای کەرکووک نوێژەن بکرێتەوە، بکرێت بە یەکێک لە شوێنە ئەسەریەکان و خەڵکی کەرکووک و میوانەکانیش کە ڕوئەکەنە لە کەرکووک ئیسفادەی لێ بکەن.